لاوانی کرێکار ڕێگای ڕزگاربوونیان هەیە. ئەمڕۆ پێنجشەممە 24 مانگی پوشپەر بەرابەر لەگەڵ 15 ژوویە بەپێی ڕۆژژمێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی جیهانی کارامەیی لاوانە. ئەمڕۆ بەپێی ئاماری یەکجار ناتەواوی ڕێکخراوی جیهانی کار ILO بۆ 64 میلیۆن کرێکاری لاو لە ئاستی جیهاندا هیچ پیشەیەک نییە تا تێیدا کارامەیی خۆیان نیشان بدەن و گەشەی پێ بدەن. ئەم جەمعیەتە هەڵبەت لاوانێکن کە بەپێی راپۆرتی دەوڵەتەکان چالاکانە بە شوێن کارەوەن و نەیانتوانیوە لە هەفتەدا 13 ساعەت کار بە حەقدەستەوە بەدەست بێنن. لە هەندێک لە وڵاتەکان بەپێی ئاماری هەر ئەم ڕێکخراوە 145 میلیۆن لاوی لەسەر کار نوقمی هەژارین. گای ڕایدەر سەرۆکی گشتی ILO بەپێی ئامارێک کە دەوڵەتەکان دەیخەنە ئیختیارەوە ڕایگەیاندووە کە لە هەر 5 لاو یەک لاو بە ئیمکاناتی پەروەردە و دامەزراندن دەستیان ڕناگات و تەنانەت لە فێرکاری ئاساییش دوورن. لەو نێوەدا ژنانی 3/4 ئەم جەمعیەتە مەحرومە پێک دێنن. ئەم کرێکارە لاو و بێبەشانە بەرهەمی سیستمی قەیران لێدراوی سەرمایەدارین کە تەنانەت ڤیرۆسێکی بۆ کۆنتڕۆڵ نەکراوە. لە ماوەی 1 ساڵ و 7 مانگی ڕابردوودا پتر لە 4 میلیۆن کەس بوونەتە قوربانی کویدی-19 کە زۆربەیان باوک و دایک و کەسوکاری ئەم کرێکارە لاوانە بوون کە هەمووی ئەوانە دواهاتی ئابووری کۆمەڵایەتی و کولتوری ئەم بارودۆخە خۆفناکەیە کە داسپێنراوە. ئەم دیمەنە کاتێک خۆفناکتریش دەبێت کە دەگاتە وڵاتانێکی وەک ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی ئاماری ناتەواوی وەزارەتی کاری ڕژیم 17% جەمعیەتی 18 تا 35 ساڵ تەمەن لە ئێران بێکارن. ئەوانە کەسانێکن کە ناونووسیان کردووە بەڕەسمی بە شوێن پیشەوەن و لە هەفتەدا تەنانەت 1 ساعەتیش کاریان نەکردووە و ئەگەر بێزگە لە ئەوەش بێت بێکار بە ئەژمار نایەن. ئەوانە بەشێک لە جەمعیەتی 25 میلیۆنین کە لە ژێرهێڵی هەژاریدان. ئەوانە پەراوێز نشینانن، پێشێلکراوانی دەسەڵاتی ئیسلامی خزمەتکاری سەرمایەن. ئەوانە لە خوێندن و کارآموزی بێبەرین کەوابوو ئەگەر پیشەیەکیش بدۆزنەوە سادە و کاتی دەبێت و پێداویستیەکانیان دابین ناکات. ژمارەی ئەم جەمعیەتە بێدەنگان نزیک بە 1.5 میلیۆن کوڕ و کچیلاوە کە لەسەر شەقام و لە مەزرا و لە کارگا و لە ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاریدا بە حەقدەستێکی یەکجار کەمەوە دەست دەدەنە کاری دژوار و تاقت پڕۆکێن و بەم حاڵەشەوە خاوەنکاران هەر کاتویستیان دەریان دەکەن. زۆربەی ئەم لاوانە بەشێک لەو 9,800,000 لاون کە لە تەمەنی هاوسەرگیریدان بەڵام بەهۆی ئەم وەزعیەتەوە سەڵت ماونەتەوە. ئەوانە کەسانێکن کە بەهۆی نەبوونی کار لە کوردستان ڕوو لە کۆڵبەری و لە سیستان و بەلوچیستانیش ڕوو لە سوختبەری دەکەن و لە 24 کاتژمێردا دەبنە قوربانی جەنایەتی سپا و پاسەوانانی سەرسنوور. بەشێک لەوانە ڕوو دەکەنە وڵاتانی عەرەبی کەندا و یان کوردستانی عێراق و لەوێش بێبەری لە هەموو جۆری یاسایەک لەلایەن خاوەنکارانی بێویژدانەوە بەتوندی دەچەوسێنەوە. لاوانی کرێکار ئەگەر کارێکشیان وەگیرکەوێ ڕۆژانە مەترسی مەرگ و کەم ئەندام بوون بەهۆی ڕووداوەکانی شوێنی کار هەڕەشەیان لێ دەکات. بەتایبەت ئەگەر ئەفغانستانی بن خوێنیان بە ئاسانی لەژێر چنگی مەمورانی گەندەڵ و خاوەنکارانی جەنایەتکاردا گوم دەبێت. هەندێک لە لاوانی کرێکار بە تەحملی هەموو جۆرە بێبەشیەک دەچنە زانکۆ و لە لقێکدا درێژە بە خوێندە دەدەن و پاش وەرگرتنی بڕوانامە بە هیوای دیتنەوەی کار دەچنە ناو کۆمەلگایەکی پڕ لە هەڵاواردن کە تێیدا دیتنەوەی پیشە بە بوونی پوڵ و پارتیەکی گرێدراوە. هەر بۆیە بێپوڵ و بێپارتیەکان بە لەشکری چەند میلیۆنی بێکارانی بێبەری لە بیمەی بێکاری پەیوەست دەبن. ئەوانیش هەروەک لاوانی بێداهات و بێهیوای دیکە ئەگەر لە داوی احتیاد نەکەون و یان بە ناچار ڕوو نەکەنە لەش فرۆشی بارگە و بنەیان دەپێچنەوە و خۆیان بە کێو و دەریاکان دەسپێرن تا بەڵکو لە وڵاتێکدا خۆیان بەسەر ئەم سیستەمەدا بسەپێن. ئەوان ئەگەر شانسیان بێت و لەلایەن قاچاقچیان و یان مەمورانی وڵاتانی مەسیری تێپەڕین تاڵان نەکرێن و یان نەبنە قوربانی ئاوی دەریا و لە وڵاتێک وەربگیرن ئەو کات لەوێژ لەگەڵ گەلێک کێشەی نوێ بڕەوڕوو دەبنەوە. ئەوان لە هەنگاوی یەکەمدا وەک کرێکاری سادە و بێماف لە بازاری غەیرڕەسمی کاردا و لەلایەن خاوەنکارانێک کە زۆربەیان ئێرانین بەکار دەگیرێن و شیرەی گیانیان دەکێشرێت.
ئاشکرایە کە هۆکاری سەرەکی ئەم ڕەنج و موسیبەت و نەهامەتیانە کۆماری ئیسلامی و نظامێکی دیکتاتۆر و مافیاییەکە ئەم ڕژیمە دەیپارێزێت. ڕێگای ڕزگاری ئەم لاوانە لە هەنگاوی یەکەمدا ڕزگاربوون لە چنگ ڕژیمی ئیسلامیە. پێویستە ئەم بارگە و بنە نەنگ و جەنایەتە بە زەبری خەبات و شۆڕشی کرێکاران و یەکگرتنیان تێکەوە بپێچرێت. وەدیهاتنی ڕووخانی کۆماری ئیسلامی کە مێژوش حکومەکەی دەرکردووە لانیکەم لە مانگی بەفرامباری 96ەوە وەک داخوازیەکی گشتی هاتۆتە ئاراوە و لەم ماوەیەی دواییشدا کرێکارانی مانگرتووی نەوت، گاز و پێترۆشیمی ئەم داخوازیەیان جارێکتر بە دەنگی بەرز ڕاگەیاند.